بەدایکی یاساکان ناسرا و کار بۆ ڕێخستنەوە بە سیستماتیکردنی وڵات دەکات. پارێزەری مافی تاکەکانی کۆمەڵگەشت دەبێت. لە عێراق لە ساڵی 1924دا کار بۆ دانانی بناغی ڕەشنووسێکی دەستور کراوە. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسیش لە ساڵی 2005دا دەستوری نوێی عێراق لەلایەن هاوڵاتیانەوە دەنگی پێدرا، بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان دەستورمان نییە. بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ میواندایی دکتۆر شۆڕش حەسەن مامۆسای کۆلێژی یاسای زانکۆی سلێمانیمان کردووە. بەرلەوەی بچینە لای میوانەکەمان و گفتوگۆ لەسەر دەستور بکەین، بینەری ئەم ڕاپۆرتە دەبین. دەستور ترۆپی یاساکانە و بنەما سەرەکیەکانی دەوڵەت دیاری دەکات. شێوازی سیستمەکەی، شێوەی حکوومەتەکەی، ڕێخستنی دەسەڵاتە گشتیەکانی. لەبەر ئەوەیە دەوترێ دەستور دایکی یاساکانە یان دەستور بەرزترین یاسایە لە وڵاتدا. جگەل لەوە دەستور بریتیە لە کۆمەڵە بنەمایەکی سەرەکی کە لە ڕێگەیانەوە کاروبارەکانی دەوڵەت و چۆنێتی پیادەکردنی حکم ڕێک دەخرێت. لە لاشی دیکەوە دەستور بریتیە لە کۆمەڵە یاسایەک پەیوەندی تاک لە ناو دەوڵەتدا ڕێک دەخات، ئەرک و مافەکانی تاک بەرامبەر بە دەوڵەت دیاری دەکات و پەیوەندی نێوان تاکەکانی ناو کۆمەلگاش ڕێک دەخات. ماوەی 12 ساڵە و لە ساڵی 2009 ڕەشنووسێک لەلایەن کەسانی پسپۆر و ئەکادیمی و یاسایی و سیاسی بۆ هەرێمی کوردستان نووسراوە و ئاراستەی پەرلەمان کراوە. لە ساڵی 2014 دەقی ڕەشنووسەکە ئاراستەی پەرلەمان کرا، بەڵام بەهۆی تێبینی لەسەر برگەکانی جارێکی تر نێدرایەوە بۆ لیژنەی نووسینەوەی دەستور بۆ هەموارکردنەوەی. چەند ساڵێکە لایەنە سیاسیەکانی کوردستان داوا دەکەن هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستورێکی تایبەت بەخۆی. لەگەڵ ئەوەشدا داوا دەکرێت لە نووسینەوەی دەستوردا ڕەچاوی سەرجەم پێکاتەکانی هەرێمی کوردستان بکرێت، چونکە دەستور ڕەهەندێکی نیشتیمانیانەی هەیە و پێویستە کۆدەنجی سەرجەم هاوڵاتیان و لایەنەکانی لەسەر بێت. ئێستا هەرێمی کوردستان بە دەستوری عێراق کار دەکات. لە چوارچەوەی هەمان دەستوردا مافەکانی دیاری کراوە کە لە ساڵی 2005 و لەلایەن خەڵکی عێراقەوە دەنجی زۆرینەی بەدەستهێناوە. بۆ یەکەم جاریش لە عێراقدا لە ساڵی 1924 بنەمای ڕەشنووسی دەستور دانراوە. ئەزیزان، تۆر و گفتوگۆکانمان دەست پێ دەکەین، ئەمڕۆ باز لە دەستور دەکەین. دەستور چییە؟ گرنگی چییە؟ و کێ دەتوانێت دەنگ لەسەر دەستور بدا و تایبەتمەندیەکانیشی چییە؟ لە هەرێمی کوردستان بۆچی نەمانتوانیوە دەستورێکمان بۆ تاسە دەستورێکمانە بڕیارە دەستور بنووسرێتەوە لە پاش ساڵانێکی زۆر هەتا ئێستا نەنووسراوەتەوە، بزانین هۆکارەکەی چییە. گفتوگۆیان بابەتاکەی مە میوانداری دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ لە بەشی یاسا لە زانکۆی سلێمانی. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. دکتۆر دەنگۆی ئەوە هەیە کە دەستور نووسرێتەوە، بەڵام هەتا ئێستا نەنووسراوەتەوە، هۆکارەکەی تۆ بۆ چیە کەڕێنیتەوە؟ دەستور وەکو ئاشکرایە قانونێکە، قانونی باڵای وڵاتە، لەبەر ئەوەی هەوڵ دەدا هاوسەنجی دروستکە لە نێوان دەسەڵات لەگەڵ ماف و ئازادی خەڵکان، چکە هەردوو لا پێویستە، هەم دەسەڵات پێویستە بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگا، هەم ماف و دەستەبەرکردنی ماف و ئازادی خەڵکیش پێویستە. ئەمە دەستور ئەم هاوسەنجیە دروست دەکات، جیاواز لە قانونەکانی تر. هەموو قانونەکانی تریش سەرچاوە لە دەستورەوە دەگرن، پێویستە حاکم و مەحکومیش ملکەز بێ بە دەستورەوە. بۆیە دەستور گرنگە لە هەموو ئەو وڵاتانەی کە یاسا تایدا سەروەرە. ئێمە دەستورمان پێویستە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا بتوانین جڵەوی حکومڕانان بکرێت لە هەرێمی کوردستان پێش مەحکومەکان. بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان دەسەڵاتە گشتیەکان بە یاسای ئاسایی ڕێکخراوە، بەڵام ئەم یاسا ئاساییانە تا ئێستا ئەگەر قانونی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیان ئەنجومەنی وەزیرانە یا قانونی سەرۆکایەتی هەرێمە چەندین جار هەموار کراوە، کەی پێویستیان بووە، کەی ویستویانە حکومڕانەکان هاتوون هەمواریان کردووە. بەڵام سیر کە دەستوری عێراق لە 2005ەوە دانراوە، لەبەرەوەی دەستورێکە ڕێوشوێنی هەموارکردنی ئالۆزە ئاسایی نییە، پێویستە بگەڕێەوە بۆ خەڵک، تا ئێستا نەیانتوانیوە گۆڕانکاری لە بەندێکی ئەم دەستورە بکەن. بۆیە دەستور گرنگە. ئێمە بۆ داخەوە مەسەن کە تا ئێستا دەبوایە ئێمە لە پێش ڕووخانی ڕژێمی پێشوو خاوەنی دەستوری خۆمان باین، بۆی ئەو دەستورە ببێ بە بنەمایەک بۆ تەعاملکردن لەگەڵ
بەغدا کاتێکەوە ڕژێمە ڕوخێ بەڵام ئێمە ئەومان نەکرد دوای ڕوخانی ڕژێمیش کە دەستوری عراقی دەرچوو لە 2005 ڕێی پێداین کە دەستورێکی تایبەت بە خۆمانە بێ وەکو هەرێمێک خاوەن دەسەڵاتێکی سیاسین لە چوارچێوەی عراقیی فیدراڵە بەڵام ئێمە لەبەر کەم تەرخەمی خۆمانەوەمان نەکرد لە 2009 ئەو پرۆژەی کە ئامادەکرا کە بن خۆم یەکێک لە ئەندامانی ئەو لیژنەیە کە داماڕش ئیتر بەهۆی ململانەی سیاسی نێوان لایەنە سیاسەکانەوە نەچوە ڕاپرسیەوە چەندە لە پەرلەمان دەنجی لەسەردران نەچوە ڕاپرسیەوە دواتر کە لە 2014 لیژنەیەشتر پێکات ئەم لیژنەیە لەسەر ئەساسێکی نوێ زیاد لەو پرۆژەیە ئیشیان کرد ئەم پرۆژەیە هەر بە یاستا ئیلغا کرایەوە ینی لەسەر ئەساسێکی نوێ و ئەمانیش ئیشەکەیان تەواو نەکرد تا ئێستا دەنگۆی ئەوە هەیە کەوا قسە لەسەرەوە دەکرێت دەستورێکدا بندرێ بەڵام ئێمە کە بمانەوێت دەستورێتەوە دکتۆر ببوورە ئەم دەستورە بنووسێتەوە ئەوە لیژنەکەی ئێوە دواتریش ئەو لیژنەی تر ئەو کاران کردو دەکرێت دەستور کە تۆ دەستور دەنووسیەوە لە هەموو وڵاتێکەوە بە ئیستفادە لە ئەزمموی وڵاتانی تر وڵاتانی دموکرات وڵاتانی کە خاوەن مێژوویەکی دوور و درێژن دەستورێکیان هەبووە مەسەن لە ئیستفادەکردن لەو ئەزمونانە و ئەزمموی خۆشمان مەسەن ئەم پرۆژەیە هەیە کە لە 2009 دوای ئەوە ئەم لیژنەیە تر کە لە 2014 پێکات ئەومانی شەندێک ئیشیان کردە لە هەموو ئەمانە دەکرێت پرۆژەی دەستورێکی تازە ئامادە بکرێت کە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستاندا بێ و گونجاو بێت لەگەڵ دەستوری عراقیش بەڵام کێشە لە هەرێمی کوردستان ئێمە بە حکمیەوەی عراق هەموو خۆی هەم کوردستانیش هەرێمی کوردستانیش هەرێمێکە مەسەن فرە پێکاتین تۆ ناکرێت لە ناو دەستور بەڕاستی من لەگەڵ ڕێزم بۆ ڕێی زۆربەی ئەوانەی لەوانە پێچەوانەوە بێ ناکرێت ناو دەستور ناوی هەموو ئەو پێکاتانە بێنی یاخود ڕیزیان بکەی گرنگ ئەوە نییە گرنگ ئەوەیە دەستور دوو بنەمای سەرەکی دەستەبەر بکە یەک پرەنسیپی یەکسانی هاوڵاتیان لە بەردەمی یاسا دووەم پرەنسیپی هاوڵاتی بوون ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری یەکەم دەستوری عراقی ساڵی 1925 لە هیچ مادەیەکی نەباسی عەرەبی کردووە نەباسی کوردی کردووە نەباسی هیچ پێکاتێشتی کردووە بەڵام تاکیدی لەسەرەوە کردوەوە کە عراقیەکان هەمویان هایکسانن بەبێ جیاوازی بەهۆی ڕەنگەوە بەهۆی ئاینەوە بەهۆی ئینگلیزەکان نووسیانەتەوە یاخود عێراقیەکان خۆیان چون هەیە پەیوەندی بە ئینتیداوی بەریتانیەوە هەیە ئەمە ئەو سەردەمە نووسراوەتەوە تەمان لە ئەوانەی کەلایانی عراقیش بوون مەسەن ساسۆن حەسقێل بوو وەزیری دارایی ئەو کاتێ عراق و لەلایانی عراقی و لەلایانی بەریتانیش مستەر دراورد بوو کە خەڵکێکی بەریتانی خاوەن ئەزمون بە ئیستفادە لە دەستوری ئیسپانی ئەم دەستوریان دانا بۆ پاش هێنان و بردنێکی زۆر لە بینی لایانی عراقی و لایانی ئینگلیزی ئەم دەستورە دانرا مەبەستم ئەم دەستورە باسی هیچ پێکاتەیەکی نەکرد و بەڵام سەیرەکەی لەژێر سایە ئەم دەستورە کورد و یەهودی و مەسیحی و عەرەب و هەموو پێکاتەکان یعنی هەموو مافەکانیان دەستەبەر بوو کوردێک سەرۆک وەزیران بووە یەهودیەک وەزیری دارایی بووە کە زۆر بە دەستکراوەی ئیشی کردووە بە پێی قانون ئیشی کردووە بە هەمان شێوە پێکاتەکانی تر بەڵام تۆ لە دوایی 58ەوە کە ڕژێمی پاشایەتی نەما یەکەم دەستوری عراقی کورد و عەرەب شەریکن لە وڵاتە بەڵام ئەوە بوو کە بەرهەمی ئەو شەریکایەتیە و کورد کەوتە بەر شاڵاوی قڕکردنەوە لە 61 بە هەمان شێوە دەستوری 64 دەستوری 68 دەستوری 7 هەموو تاکید لەسەر ئەوە دەکا کە کورد و عەرەب نەتەوەی سەرچین وە پێکاتەکانی تریش ئاماژەی بە مافی پێکاتەکانی تریش کردووە بەڵام نەکورد وەکو دووەم نەتەوەی سەرەکی لە عراق نە پێکاتەکانی تریش مافیان دەستەبەر نەبووە بەڵام بە پێچەوانەوە لە دەستوری 25 کە مافیان ناویان نەهاتووە بەڵام مەبدە پرەنسیپە گشتەکان جەختی لەسەکراوەتەوە هەم بە قانون بواتە بە دەستور هەم بە کردەوەش لەسەر ئەرزی واقع هەموو هاوڵاتیان بە مافی خۆیان شار بوون باشە دکتۆر ئەم دەستورێکی ئێستا بڕیارە لە هەرێمی کوردستاندا بنووسرێتەوە بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە پێویستەکە لە بەرمەبنای چی بنووسرێتەوە ئەزمموی وڵاتان یاخود ئاینی ئیسلام یاخود ئەوەی کە ئێستا دوو ڕائەیە هەندێکیان لە ئازادن ینی لەبەری ڕێ ئازاد هەیە پێویست ناکبوون لە بەرمەبنای ئاینی ئیسلام بنووسرێتەوە لەبەری ئێمە کۆمەڵگەیەکین کۆمەڵگەیەکی مسلمانین لەگەڵ ئەمەش ئێمە دینەکانی دیکە لەگەڵمانەژین کەسانێکن کە بەدەر لە ئاینی ئیسلام پەیڕەوی دینی دیکەکەن پێویستەکە لە مەبنای چی بنووسرێتەوە دەستورە ئەم دەستورە دەبێت گشتگیر بێ لەسەر ئەوەی ڕنگدانەوەی واقعی ئەم کۆمەلگایە بێ ئەگەر ئەم کۆمەلگایەک مەسەن واقعی زۆرینەی هاوڵاتیەکانی مەسەن موسڵمان بێ دەبێت ڕێز لەو ئاینە بگرێت لە هەمان کاتدا
کاتێک مەسەن ئەم ئاینە بە ئاینی سەرەکی وڵات دادەنێ هەرێم دانرێت دەبێت لە هەمان کاتیشدا هەمان ماف و ئازادی بدرێ بە لایەنەکانی تر بە ئاینەکانی تر کە ئەمانیش مافیان هەبێکەوە ممارەسەی شاعیری ئاینی خۆیان بکەن لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی نیزامی عام و ئادابی گشتیدا حتا بۆ ئیسلامیش یعنی خۆ ئیسلامیش ناکرێ مەسەن تۆ ممارەسەی شاعیری ئیسلامی دەکەی لە چوارچێوەی نیزامی عام و ئادابی کۆمەلگا دەرچی لەوە ناکرێت دەرچی دەبێت ڕێز چکە هەموو قانونێک ئەگەر ڕنگدانەوەی کۆمەلگانە بێ بەڕاستی قانونێکی شکست خواردووە فاشیرە دەبێت قانون لەگەڵ کۆمەلگا لەگەڵ گۆڕانکاریەکانی ناو کۆمەلگا بچێت بێشەوە بۆیە ناکرێتەوە لە وڵاتێک کە زۆربەی دانیشتوانەکەی ئیسلامی بێ مەسەن تۆ ئیسلام بێ تۆ مەسەلەی ئاین پژگوێ بخەی یاخود پێکاتەی تری تایە مەسیحی تایە یەهودی تایە ئەمانە تۆ ڕێزیان لێ نەگری و نەتوانی مەسەن کە مافەکانیان دەستە بەرکەی من وتم کە دەستور دەتوانێت بە پێی بنەما سەرچیەکانی دەستوری کە لە دەستورەکانی دنیا بڕیاری دراوە مافی یەکسانی هاوڵاتیان مافی عقیدا بیر و باوەڕ ئەمانە هەمووی دەستەبەرت کردیتر هیچ کێشەیەک دروست نابێت کاتێک کێشە دروست دەبێت کە لەسەر ئەرزی واقع با لە دەستورەکە بڕیاری دراوێت بەڵام کە من ناتوانم لەسەر ئەرزی واقع ممارەسەی خواستەکانی خۆم بکەم جا خواستێکی نەتەوەییە یاخود ئاینیە تایبەتمەندیەکانی خۆم ممارەسە بکەم ئەمە کێشەیە با لە دەستوریش بڕیاری دراوێت ئێستا مەسەن ئێمە لە دەستورەکانی عراقی هەموو مافی کورد دیاری کراوە بەڵام بۆ مناسبەی نەورۆز هەموو جارێ ممنوع بوو کە تۆ ئاگر بکەوە یاخود ممنوع بوو تۆ مەسەن یادی ئەو بۆنە پیرۆزە کە بۆنەیەشی نەتەوەی بوو بکەوە کەواتە قیمت بەوە نییە کە لە دەستور بڕیاری دراوە قیمت بۆیە کە چەند ئەو دەقانەی دەستور لەسەر ئەرزی واقع ڕنگ دەداتەوە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر بمانەوێت بەڕاستی دەستورێک دانین دەستورێکی پێشکەوتو خواز بێ دەستورێک بێ کە لەگەڵ دەستوری وڵاتان بگونجێ و شتی بنەمای هاوچەرخی دەستوری هێنابێت دەبێ دوور بکەینەوە لە شتی زۆر تەسک و تایبەتمەند بە پێکاتەکان بەڕاستی چکە ئێستا مەسەن ئێمە گەر بڵین ناوی پێکاتەکان بێنین لەوانەیە عەرەب لە ناوی لە پێش تورکمانەوە بێ لە هەرێمی کوردستان عەرەب تورکمان پێی ناخۆشە تورکمان لە پێش مەسیحی بێنی مەسیحی دەڵێ ئێمە لەوان زیاترین یعنی تۆ کێشت بۆ دروست دەبێت چکە ئێمە یعنی هەستمان کرد لە کاتی نووسینەوەی ناوهێنانەکە خراپ بێ ناو نهێنین باشترەوانە لە دەستورەکە بەڵام یەک شتی تر هەیە زۆر گرنگە تۆتە ناکۆکی سیاسی وای کرد کە ئەم دەستورەمان تاکو ئێستا چاوی هەڵنەیە نابێ باشە بەڵام جوڵەیەک هەیە ماوەی چەند مانگێکە جوڵەیەکی لایەنە سیاسەکان پەرلەمان سەرۆکایەتی هەرێم ئەمانە جوڵەیەکیان هەیە بۆ ئەوەی دەستور بنووسرێتەوە ئەم جوڵێت چەند جددیە تۆ چەند بەوەی بینیت کە بەڵێ دەستورەکە لەم دەوری پەرلەمانە ئەبینی وەڵام من ئەم جوولێ ینی زۆر بە جددی نبینم بەڕاستی ئەگەر دەستورەکەش بنووسرێتەوە بۆ عقلێتی ئێستا ببین بە خاوەنی دەستوریش هەمان بارودۆخە هیچ لە وەزعەکە ناگۆڕێت چونکە ئێمە شتێکێ لە عراق و هەرێمی کوردستان و وڵاتانی هاوشێوەی ئێمە نەبوونی سەروەری یاسا ئێستا ئێمە لە عراق لە 2005ەوە دەستورمانەیە بەڵام هەموو پێشێرکاریێکی بەرامبەر ئەم دەستورە کراوە هەموو پێشێرکارێک بەرامبەر ئەم دەستورە کراوە لەسەر ئاستی پێکاتەکانی عراق لەسەر ئاستی موئەسساتەکانی عراق نەتوانرێەوە ڕێگە لەو پێشێرکاریانە بگرێ بەڵام تۆ لە وڵاتێکی دیموکراتی مەسەن بەریتانیا دەستوریشی نییە دەستورێکی عورفی هەیە یاخود ئیسرائیل دەستوری نییە بە قانونی ئاسایی دەسەڵاتەکان ڕێکخراوە بەڵام دەبینی ئەمە لە کات و ئانی خۆیدا هەڵبژاردن ئەنجام دەدرێ ڕێز لە سەروەری یاساکان دژیرێ هەرچەندە دەستور نییە کەواتە ئێمە تا نەگەینە ئەو قەنەعاتە حاکمەکان پێشی محکومەکان ملکەت بن بە یاسا سەروەری یاسا دەستەبەر بکەن ئەگەر دەستوریشمان ببێ بەڕاستی ئەو بایەخەی نابێ وەکو ئەوی کە ئێستا ئەمە لە عراق 2005ەوە دەستورمانەیە بەڵام ئەم دەستورە نەیتوانیوە ماف و ئازادی هەوڵاتیان دەستەبەر بکەن نەخێمی هەرێمی کوردستان جیاواز بێت نه ئێمە دەبێت پێش ئەوەی تۆ لەبەرەوەی ئێستا تۆ پێش دەستور کۆمەڵێکی یاساتەیە هەم دەسەڵاتەکانی ڕێخستووە هەم ژیانی خەڵکیشی ڕێخستووە ڕێزگرتن لەم یاسایە خۆی مای خۆشبەختیە مارەی بەرەو پێچوونی کۆمەلگایە زۆر بە کوتی دەمەوە وەڵام یەک پرسیارم بێتەوە دەستور بە دەرچەی چارەسەرکردنی کێشەکان دادەنرێت لە هەرێمی کوردستاندا پێت وایە دەستور دەتوانێت ئەمە بکات پێت وایە ئەتوانێت ئەو دەرچەی بێت کە خەڵکی وای پێ و دەسەڵاتدارانی وایان پێ هەیە دەستور ئەو وەختە کە دانریا ئەو وەختە بۆ دەسەڵاتداران ئاسان نییە کە بێن دەستکاری بکەن ئێستا مەسەن قانونی ڕژارنی پەرلەمان تا ئێستا 9,000 دەستکاری کراوە هەموار کراوە بەڵام دەستور بەیانی ئەگەر دانرا نە سەرۆکایەتی هەرێم نە سەرۆکایەتی پەرلەمان ناتوانێت بە ئاسانی بێت دەستکاری بکە لەبەرەوەی ڕێوی شوێنێک دانرێ بۆ هەموارکردنی کە ئالۆزە لە دەستی ئەواندانە لە دەستی خەڵکدایە بە تایبەتی کە دەستور ئەمڕۆ لە وڵاتانی دیموکراتی لەلایەن خەڵکەوە دادنرێت چ بە ڕێگەی ڕاستەوخۆ بێ چ بە ڕێگەی ناڕاستەوخۆ بۆیە
یعنی ئەمە دەبێتە هۆی فلتەرێک بۆەوەی کەوا سنوورێک جڵێوی دەسەڵاتداران بکرێ ئەگەر حتا پێشێری بەندەکانی دەستوریش بکەن ئەو وەختە پێشێرکردنەکە زۆر زەق و دیارە لەوانەیە کاردانەوەی فراوانی لێ بکەوێتەوە لەسەر ئاستی خەڵک. دەستخۆش دکتۆر شۆڕش حەسەن مامۆستا لە کۆلێژ یاسای زانکۆی سلێمانی سپاس دەکەم بەیانیەکە لەگەڵمانە بوو. هەڵبەت ئێمە لە بڕگەکە